لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بارزان خوش حالم لواني 210 لوان كان تفسير قرآن بيروز بيم وخدمتان ومن بس رضامندي خواي قول وهبادان ازي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا إذا تداينتم بدين إلى أجل مسمى فاكتبوه. بارك خوش ويستان ديارا بفضل خواهي قورة قيشتنا أو آتي كوا آتي دينة آتي قرز كوا يكلا باريتواوة وكو معلومة دريشترين آيات لقرآن بيروس أو آتي كاستعمال خزمتي دين كآتي جمارة 282 آتي جمارة 282 دريشترين آيات لقرآن بيروس كوا لكوتاي سورة البقرة دايا أو آتيك خواي قولتيدا باس لدين لقرز دكا باس لمعاملات دكا لنيواني خومان كأوش بلغي بيش أوي كوابتين لسرنا وروش آتكا أوش بلغي لسر أوي كواديسان الردق لبو أواني كدلين قوايا دين هاتية تنها بيواندي نيوان بندلق الخوا سبحانه وتعالى تحديد بك معاملات روجانش لبو خوماني بزيهشتين خيروانية بەڵکو خوای گەورە سوبحانەوە و تەعالا ئاینێکی ناردێ لەوەی کەوا تەنزیم و با بڵێن ڕێکخستنی پەیوەندی نێوان بەندە لەگەڵ خوا بکات سوبحانەوە و تەعالا و بەندە لەگەڵ بەندەکانی دەوروبەری بە حەلالکردن و حرامکردن لە بابی معاملات کەواتە درێژترین ئاەت لە بابی معاملاتە کەوا تەنزیمی عیلاقاتی نێوان خۆمان دەکا بەڵام کاتێک کە دەڵێن تەنزیمی عیلاقاتی بینی خۆمان خواهي قول سبحانه وتعالى أو علاقاتش كتنظيم دك عين ربطي دكاتو بخوا سبحانه وتعالى يعني أتو كاتك وبتساكو بدروستي لقال دور بر التعامل دكي بوشي ويك خوا سبحانه وتعالى عيني بمبست ويك خوا لد راضي بي واتشتي ليك زيانية واتا همو أوشتاني كوا خواهي قول نادي سبحانه وتعالى تساوي كالينو خوتو خوا تساوي كالينو خوتو بندكان بالنتيجة پێویستە ئەنجام بدەی بە مەبەستی ڕەزامەندی خوا سوبحانەه و تەعالا کەواتە ئەو دینەی ئێمە و ئەو شەریعەتەی ئێمە دنیا و قیامەتە کاتە بەڕاستی لە بۆ هیچ کەسێک ئەوەی بەجێنێ هێشتێکەوە کەسێک بێتن ببیتە حاکم و وەالعیاذ بالله ببتە خوا لەسەر خەڵکی و بەرنامە لەو خەڵکی دابنێ ئەوەی کە بەرنامەدادن و حەقی بەرنامەدانانی هەیە ئەو زاتەیە کە خالیقە و مالیکە و مدەبیرە سبحانه وتعالى إتر ومن أحسن من الله حكما لقوم يوقنون چه لخوا باشترا كوا حكم بكا برنامه دابني لو كسان كوا يقينيان هي إتر بالتأكيد كس لخوا باشترني بل خوش ويستان إتر يكم زار بكورتي معناه تكباز دكينو أو زاوي كوا بيست تفصيلي بيبدين باشان دقرينو يا أيها الذين آمنوا ديسان تكبها يا أيها الذين آمنوا دسبك أي كو مريبا ورداران إذا تداينتم بدين إلى أجل مسمى كاتكوا لنيوان يكتري قرزتان دا يكتري لنيوان يكتري قرزتان دا يكتري لبوكاتي شي دياري كراو فاكتبوا لنيوان خوتان بينوسن وليكتب بينكم كاتب بالعدل أو كوا عقدكش دا نسيبا كاتبك بي كسيشي نوسر بي تواناي نسيني هبي بعدالتش بينوسي براستو درست ولا يأبى كاتب أن يكتب كما علمه الله أو كسيكوا كاتبه ودستي نوسيني هي برفزي نكاتن كاتكوا داواي ليدكري ولا أو عقد ما لو بنوسا رفزي بكاتو مقر عزري شيبي بابنوسي كان يكتب كما علمه الله وكو خوافيري كدي ونعمتي لقل كريبا أوش بنوسي أو نعمتي بكار بيني فليكتب دي بابنوسي خويبا أو نكاتن بابرين مماطلة نكاولي بهم ناكري وأنا مقر بفعلي عزري شيء بلو لحظة أجرنا أصل ويا
بە تەتەوعیش کاتێکەوە داوا لە کەسێک وەرە کاکە ئەو عەقدەمان لەوە بنووسە مادەم دەست نووسین تێ فعلەن بڕۆ بینووسە ئەوە فەرمانی خوا سبحانه وتعالى فليكتب با بنووسی وليملل الذي عليه الحق باش ئەوە کاتبێک وا دەنووسی لە نێوان ئەو دوو کەسێکەوە کەسێک صاحب قەردە کەسێکەوە قەردار و قەرد وەردەگری چێ لە بۆی بخینتەوە لە بۆ ئەو کاتبەی بنووسیتن مەزموونی عەقدەکەی چییە مقداری پارەکەی چەندە لە بۆ کەنجین بیداتەوە خوای گەورە دەفەرمێ ئەوەی کەوا حەقەکەی لەسەرە ئەوەی حەقەکەی لەسەرە ئەویان با بخینتەوە لە بۆ ئەو کەسێکەوە کاتبە ئەویان با بنووسی پێی بڵێتن کاکە بنووسە ئەمن فلانی کوڕی فلان ئەوەندە پارەیەم لە فلانی کوڕی فلان وەرگرت لە بۆ فلانە موددە لە بۆ فلانە موددە بە شاهێدی ئەو دوو کەسانە کەواتە ئەوەی کەوە حەقەکەی لەسەر با ئەویان بخینیتەوە مەزموونی عەقدەکەی لە بۆ ئەو کاتبەی کەوە دەنووسی وليتق الله ربه ولا يبخس منه شيئا وأو كسش كوا دنوسي لبوي دخيني تو كوا حقكي لسلا وليتق الله ربه بالأخواي پروردگاري خوي بترسي لا الله پروردگاري خوي بترسي ولا يبخس منه شيئا بهيج شويك شتيشي لي كم نكاتوا ده ديناري وردقر نالي نو دينار مرقرتيا نه ولا يبخس منه شيئا لبو مانجا قوري قرتيا نالي لبو دو مانجا ولا يبخس منه شيئا هيتي لي كم نكاتوا لأخوا بترسي فإن كان الذي عليه الحق سفيها أو ضعيفا أو لا يستطيع أن يمل هو فليملل وليه بالعدل أو كسيك وحقكي لسره قوتمان أو دبي بخينته خوا وادا فرمي سبحانه وتعالى أديقوا نتواني لبرتسان سببك فإن كان الذي عليه الحق سفيها كسيشي سفيها كسيشي كم عقله كسيك ناتواني أمور خوي بريوباه أو ضعيفا يعني كسيشي لاوازة لبدن وكو أو كمندالة ياخذ بيريشي بكوتيا أو لا يستطيع أن يمل هو يا ناتواني أويان بيخيني تولى أو مثلا لالا يا زماني تواونية لفظكاني تواونية فليملل وليه بالعدل أو كسيكوا يقلو سي صفتي تدايان سفيها ين ضعيفة أو لا يستطيع أن يمل طبعا دبي وليه شيء واتكسيك بي سربرشتياري بي أو با أويان سربرشتياري أو كسبا بيخين تولى زياتي بي بله فليملل وليه بالعدل بلام أويش خواهي قرد فرمي بعدل بعدالته وبخينته وكو أوي كوا لبيش فرموي كوا هيش حقيش لكم نكاته بله استا أوي كحق حقك باولين صاحب قردك أوي تريان كوا قردارك كاتبتش لنيواني أنا لو حالت واستشهدوا شهيدين من رجالكم وهروها دو بياويش لبياوكانتان واتم من رجالكم لبياواني إيمان دار دو بياو بكنا شاهد لنيوانتان لبو أو قضية لبو أو عقدي فإن لم يكونا رجلين أدي أجر دو بياو لو حالتي بدس نكود فرجل وامرأتان ممن ترضون من الشهداء لو حالتي بياويك دو آفرت لو حالتي دبنا سيكس أجر دو بياو هبو أو دو بياو أجر نا بياويك لقال دو آفرت ممن ترضون من الشهداء لواني كوا رازين بابن شاهد يعني اواني كوا لناو خلشي كسانشي باور بيكراون بابن شاهد نكهمو كسك بابن شاهد كواتل لو حالتي دو بياو وياخذ بياو يكو دو آفرت لواني كوا رازين لناو خلشي باور بيكراون بابن شاهد لبرتي دو آفرت لزيقاي بياوتي أن تضل إحداهما فتذكر إحداهما الأخرى تاوكو أقر يقلو آفتان اشتيشي لبيرتو أو يتريان ببيري بينتوا أن تضل إحداهما يقلو أن اشتيش لبيرتو فتذكر إحداهما الأخرى نافل فتذكر إحداهما الأخرى واتا أويان بشيش لبيرتو أويشان بشيش لبيرتو أويان أي ببير دينتو أوي تكشان أوي ببير دينتو بهوردو كان أوي كوا لبيريان تو ببيري يكتري ديننوا اگر مدەی دیارە قەردەکە درێژ بی لەوانەیە بێت تەمایی نسیان لە بیرچوونەوە ئیترەوەش دەین تەفسیلی پێدەین لە بەرچی خوای گەورە والله أعلم حکمت چیە کەوا وا دەفەرمی ولا يأبى الشهداء إذا ما دعوا کاتێکەوە ئەو شاهێدانە بانگ دەکرێن دوو کەس بانگ دەکرێ یاخود پیاوێک و دوو ئافرەت بانگ دەکرێن ئەگەر بانگکران بە ولا يأبى با ئەوانش ڕەفزی نەکەنەوە هەروەکو کو لە کاتبەکە فەرمووی خوای گەورە فەرمووی ئەگەر کەسێکی نووسەر بانگ کرێکەوە بنووسی با ڕەفزی نەکات با بنووسی و ئەگەر ئەو کەسانە لە بۆ شاهێدی بانگکراوەرن کاکە ببنە شایەت لەسەر ئەو عەقدە با ڕەفزی نەکەنەوە
بەڕەفزی نەکەنەوە واتە لە بدایەت ببنە شاهد و هەروەها لە کۆتاییش دەکات کە پێویست دەکا شاهدەکەم بەڕەفزی نەکەن و شاهدەکەی بدەن. ولا تسأموا أن تكتبوه صغيرا أو كبيرا إلى أجله وەڕز مەبن لەوەی کەوا ئەو عەقدانە بنووسنەوە ئەگەر چی شتێکی کەمە یاخود شتێکی گەورەیە سەغیرەن ئەو کەبیرەن کە لە بۆ ئەزەلێکی دیاریکرا و باوەشی دیاریکرا ئەو عەقدانە ئەگەر شتێکی کەم بوویان زۆر بوو مقدارێکی کەم بوویان زۆر بوو بێزاری دەرمەبڕن بڵێن چێ هەموو جارێ بنووسن بەڵێ بنووسن باشترە. ذلكم أقسط عند الله نووسینەوەی ئەو عەقدە بەو شێوەی کە خوا دەیە سوبحانه وتعالى أقسط عند الله لای خوا زیاتر عەدالەت لەوەیدا کە بنووسنەوە وأقوم للشهادة و هەروها ئەوەیان چاکترە لە بۆ شاهێدیدانەکەی سبێ ڕۆژی کەوا لە بۆ شاهێدیدانەکەی ئەوها باشترەکەوە عەقدی نووسرا و هەبی و کاتبێک نووسیبیەوە نەک هەر بە شەفەهیبی وأدنى ألا ترتابوا و ئەوە نزیکترە لەوەی کەوا شەک و گومانتان لێ پەیدا بێ وەڵڵا ئەوها بوو یان ئەوها نەبوو ئەوە نزیکترە بنووسنەوە بە دوو شاهێدیش إلا أن تكون تجارة حاضرة تديرونها بينكم فليس عليكم جناح ألا تكتبوها إلا مگر تجارتك لنوان خوتان دەم و دەست ئەتوو دەیدێ ئەوی دیکەش پارەکەت دەداتێ تدیرونها بین لە نێوان خۆتان بەڕێوەی دەبن فليس عليكم جناح ألا تكتبوا لەو حاتە گوناحتان ناگاتێ ئەگەر نەینووسن واتە ئەگەر تجارەتێک بە حازر بوو نەک بە قەرد بوو لە نێوان خۆتان بەڕێوەی دەبن ئەتوو شتەکەی دەدێ ئەویش پارەکەت دەداتێ ئەو لە نێوان خۆتان بەڕێوەی دەبن هیچ مشکلەک نییە لەو حاڵەتەی نەینووسنەوە وأشهدوا إذا تبايعتم کەواتە گوناحتان ناگاتە نووسنەوە بەڵام لەو حاڵتەش و ئەشهد و ئیدا تەبایعتم شاهد با لە نێوانتان هەبی کاتێکەوە کڕین و فرۆشتن دەکەن ولا يضار كاتب ولا شهيد ئیتر ئەو کەسەی کەوا دەنووسی و ئەو شاهێدانەش لا يضار لەو حاڵەتەی لە صیغەی مفاعلە هاتیە کەواتە ولا يضار كاتب ولا شهيد واتە نە کاتبەکە نووسەرەکان نە شاهێدەکان نە ئەوان زەرەر لە دوو کەسەکە بدەن کەوا عەقدیان نووسیە لە نێوان صاحب قەرد و قەردارەکە نە ئەو کەسە نووسەرەکە و نە شاهێدەکانیش نابی زەرەریان پێ بگاتن کەواتە وەکو قاعدە عامەکە لا ضرر ولا ضرار نە زەرەر لە کەس بدە نە قبولیش بکە زەرەر لێ بدرێ وإن تفعلوا فإنه فسوق بكم ئەگەر هەریەک لەوانە لە کاتیبەکە لە شاهێدەکان زەرەریان پێ بگەیەندرێ یان ئەوان زەرەر بە دوو کەسەکە بگەینن ئەوە فإنه فسوق بكم بەڕاستەوە دەرچوونە لە سنوورەکانی خوای گەورە سبحانه وتعالى واتقوا الله دیسان تەقوای خوا بکەن سبحانه وتعالى تەقوای خوا بکەن سبحانه وتعالى بە فەرمانەکانی جێبەجێ بکەن خۆتان لە قەدەغەکراوەکان بپارێزن بە مەبەست ڕەزامەندی خوا ويعلمكم الله وبزانن الله سبحانه وتعالى فێرتان دەکا الله فێرتان دەکا هەموو شتێکی سودبەخشی دنیا و قیامەت کاتێکە تومە بەست وای فێربی خوا فێرتان دەکا سبحانه وتعالى والله بكل شيء عليم الله سبحانه وتعالى بە هەموو شتێک ئاگادارە خوای گەورە بە هەموو شتێک عالمە خوای گەورە علمی بە هەموو شتێک هەیە ئیترەوە بە کورتی مانای ئاەتەکە تەفاسیلی تێدا هەر لە سەرەتادا بە یا ئەیها الذین ئامنوا کە دەست پێ کرد کەواتە وەکو چەندجار باسمان هەر ئاەتێک بە یا ئەیها الذین ئامنوا باز دەست پێ بکە ئەوەی کە لە دوای یا ئەیها الذین ئامنوا دێ جێبەجێکردنی ئەو شتە لە پێداویستەکانی ئیمانە نوقسانی لە جێبەجێکردنی بەڵگەیە لەسەر نوقسانی ئیمانی ئەو کەسە إذا تداينتم بدين إلى أجل مسمى زانان دەفەرموون کەواتە ئەو ئاەتە بەڵگەیە لەسەرەوەی کەوا قەرزدان شت بە قەرزدان یاخود پارە بە قەرزدان جائزە وەکو لێرە و لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە چەندین جێگا باس لە قەت کرا و هەروها نەک قەرزدان بۆی کەوا تو شتێک بە کەسێک دەدەی پارێک بە کەسێک بالمقابل مودەیەک لەسەر ڕادەوسەتا وەری دەگرێت طبعا عکسی ریبای وەری دەگرێت بەبێ زیادە ئەوە وەکو باسمان کرد چەندین خێرت دەگاتێ و لە ژیانی ڕۆژانەش بەو شێوە دەڕواتە ڕێیەک لە خوای گەورە سوبحانه وتعالى وای دانایە وای تەقسیم کردێ کەوا کەسانیش خوا پێدا و لەگەڵ کەسانێک کەوا ژیانیان با بڵێن دەستیان کورتە تعاملیان بەو شێوەیە لەگەڵ یەکتری هەبی علاقاتی ئیجتیماعی بەدە ئەگەر کەس پێویستی بە کەس نەبی لەو حاڵەتێ هەر یەکە و با بڵێن لایەکدا لە خۆی ئێستغنا لە خەڵکی دیکە دەکا و علاقاتی ئیجتیماعی بەچ دروست دەبی بە هەر حاڵ حیکمەتی زۆر تێدایە خوای گەورە مع عەدەوەی کەوا ئیبتلا و تاقیکردنەوەی کەسانێک خوا پێداون کەسانێکیش نەدار
بە هەر حاڵ بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا قەرز پێدان بە یەکتری شتێکی مەشروع و خێرێکی گەورەشە و هەروەها وەکو ابن عباس خوای لە دەفەرمی ئەو بەڵگەیە لەسەرەوەی کەوا سەلەمیش جائیزە سەلەم ئەوانەی کەوا فەلاحەتی دەکەن ئەو شتە زۆر مەشهورە بۆی کەوا نەکەر ئەتو پارەیەک بە کەسێک دەدەی لە بۆ مدەش کە ئەو پارێت دەداتەوە سەلەم ئەوەیە کەوا ئەتو پێشوەخت پارە دەدەی پێشوەخت پارە دەی بە کەسێکی فەلاح لەبەر پێویستی پێ هەیە کەنجین گەرم و جۆیەکەی دووریەوە ئەو کاتە حەسەب ئیتفاق خۆتان بە چەند ئیتفاقتان کردی ئەو وەختە ئەتوو گەرم و جۆیەکەی لێ وەردەگری ئەوەش سەلەمە کاتە سەلەمیش جائیزە بە نەسێ و ئاتە و هەروەها وەکو ابن عباس خوای لەڕاز بە ئەو ئاتەی دەکاتە بەڵگە و چەندین تەفاسیلی کەژیان لە خلالی ئاەتەکەدا مایە بە پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێینەوە خزمەتی و باسی دەکەین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون